بەردامی کە بزانتامی چیە میتۆ ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاسایە ئەمە قاپێک پاستایە بەدەست بنەوە کە خواردنیەکە ساڵانێکە لە کوردستاندا بەربڵاوە هاوڵاتیان ئارەزووی دەکەنتر لە ڕێستۆرانت و کۆشکەکان و سەر عەرەبان و لە زۆر شوێنەی بینی ئەم بابەتە هەرێکەوە بە تام و شێواز و جۆرێکە کە چەندین جۆری جیاوازی هەیە بۆیە ئەمڕۆ یەکێک لە کۆشکانی شاری سلێمانی هەستاوە بە دابینکردنی 250 قاپ پاستا بۆ بۆنێ و بەبێ بەرامبەر دابەش دەکا بە سەر هاوڵاتیاندا لێرە کاکەیهانی لێیە کاکەیان سڵاو لێبێ ئەم قاپ پاستا لە من وەگرە ڕۆژی جیهانی پاستایە ئەمڕۆ ئێوە دابەشێکن بەسەر هاوڵاتیان چۆن بۆم بیرۆکەیە ئیژان بەڵێ بڕیارمانە 250 قاپ دروستکەین بە بۆنەی ساڵیاتی پاساوە 25 دەیە هەموو ساڵێک ئەمە هەیە لە عالەمە حەزمان کرد لە سلێمانی شا بەشدار بین ئیتر شەریکەیەکیش سپۆنسەری کردینەوەی ڕاستی بێ بۆ ماکەرۆنی ساویل بوو توانیمان ئەمڕۆی ڕسمە بکەین و 250 قاپ بێ بەرامبەر تەوزیعەکەین بەسەر خەڵکە تامی پاسایە کە لە ئیتالیا هەیە بەڕێزم ئەمە پاستای بۆلۆنیزە باشە بە سۆسی سوور ئەکرێ بە تەماتە ئەکرێت تەماتی ڕۆمی ئیتاڵەکان بەوە ئەیکرد بەڵام ئێمە گۆڕانکاریێکمان تیا کردو سپاس بۆ خوا تەماتەکەی ئێمە تەماتەی کوردی تەماتێکی زۆر خۆشە ئێمە هاتین گۆڕانکاریمان لە بۆلۆنیزەکە کردو بە تەماتەی کوردی کردومانە خەڵکێکی زۆر لێ ڕاستیە حەزمان کرد ئەم جارە لەژێ ئەلفرێدۆکە بۆلۆنیزەکە عارزکەین 250 قاپ بۆ دروستکەین و بێن بە خەڵک چەند جۆرتان هەیە ئێوە ئێمە ئەلفرێدۆ بۆلۆنیزمان هەیە زیاتر بە ئەلفرێدۆ بەناوبانگ بووین بەڵام حەزمان کرد خەڵک هەمووی خواردوێتی بەڵام بۆلۆنیزەکە هەموو کەس نەی خواردووە ئەمە چ تەمەنێ زیاترەی خوارد وەڵی هەموو تەمەنێکیە بۆ لامان بەڵام کڵاو جامانەیەک و تەمەنێکەوە بێبی مشتری باشمانەیە مناڵەکەی خواردوێتی وتێتی حەزەکەم تاقیکەم و زامەمە چێ مناڵانی من هەموو جایە داوایەکەن سا خۆی بۆ بە مشتری هەموو تەمەنێکمان بۆ لە چوچی بێگاتەوە چوچی هەیە سۆسە سوورەکەی وتمان بە تەماتە دروست کراوە ئەساس مەزدەڕەکەی تەماتەی کوردیە و ماکەرۆنیە و قیمەیە وەکتر گێزەریشی تێ ئەکرێ و مەجموعەشتی تری تێکرێت و مەعەد ئاڵەت و خوێ چەند جۆر پاستا زانی دروستکەی وڵی جۆرەکان زۆرن بەڵام ئێساوی کە دروستیکەین بۆ فرۆشتن ئێمە تەنها دوو جۆرە فرۆشین ئەژینا جۆری پاستاکان زۆرن ئەمە ئەو تام و چێژەی ئیتالیایە گیان بەڵێ توانین بڵین جۆرێکی جیاوازی بۆلۆنیزمان دروست کردووە کە تایبەتە بە خۆمان ئێمە ناڵێن بە تەماتی کوردیکەین تەماتی کوردی مزرە تامێکی جیاوازی لەگە تەماتەکانی عالەمە بە فەرق و شانازیەوە ئێمە ئەومان هەیە بە تازەگەرێکیشکەین باشە چەند ساڵم کاراکەی ئەوە 2022 ئێستا خەریکی ئەم کارین پەرەمان پێیاوە و ئێستا 12 ساعت ئیشەکەمان بەردەوامە و لە 12 یۆڕۆ گاندیشمان بەردەسە دروستکردنی ئاسانە وڵی قورسە ڕیسیپەکانی زۆر ئەوێ ینی تۆزە سەرێشەی هەیە لە بەرچای مشتری حازرە بێ بیزەبێت ئێمە حاوەلاکەی شتەکان بە فرێشی دروستکرێت بە فرێشی دروستیکەین و بێن بە هاوڵاتیان بەداوایەکە باشە کێشەیەکی هەیە جاری وایە کە سارد ئەبێتەوە خۆش نامێنێت تامی پاسا وەڵی حەسەب ئەوەی کە ناڵێم حازریکەی مشتەرەکە بێت و حازریکەی بۆی بە فرێشی بە تازایی بە گەرمی بیتێ زۆر خۆشە و زۆر بەلەزەتە تەبیعەتی کەبابی هەیە بە گەرمی خۆشە هەشە بە ساردی حەزیلێتی ئێستا من مشتریم هەیەڵێ ئیکەمە سەلاجەوە وەکو یاپراخ کە سارگۆی خۆم ئەوەشی دێ هاو بابدامی کەم زانتامی چیە تۆ تامەکەی خۆشە بەس تامی تەماتەکەی تۆ زاڵە وایە ئیجان بڵێ تامی تەماتەمان زاڵێمە تاوا دەستەکانە خۆش بێ بەڵێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاستایە کە لە شاری سلێمانی لە گەڕەشەکانی با هەستاون بە دابەشکردنی 250 پاکێجی پاستا بۆی کە ئەم ڕۆژە بەرز ڕابگرن کە ئەمە یەکێکە لەو شوێنانی کە پاستایی لێ دروست دەکرێت